ئێستا ئیبداعی کردو بەڕێزەکانم ئێستا حالیەن شۆشن کراوەتەوە نێرگەلەی تیادانراوە مەشروبی تیادانراوە و ڕاقیسەیشی بۆ دێنن لە لەندەنەوە بۆی عایلەکان بڕۆن بەرەی پێ لە ساڵانی 10 ساڵ پێ ئێستا لە زۆربەی زۆری وتارەکانە ئیشارەتم بێ کە لە وڵاتە ئەوروپیەکان کردووە کە شیرازەی عایلەیان تیاسو کردووە وەکە بە دواداچوونیشم بۆ کردووە زۆربەی زۆری هۆکارەکانیشان بریتی بوو لە چی؟ بریتی بوو لەو گۆرانی بێژە بێدین و مەلعون و بێباوەڕانەی کە شیرازەی عایلەکانیان هەڵەشان کردوویەوە ئەم پرسی ئەو قسەی هەیە لە وڵاتە ڕاستە ئەیان وڵات بەڵام مامەسا ڕاستە ئێستا حالیەن وردە وردە ئەم گۆرانی بێژان و لۆتیە و خەڵکە خراپانە ڕوویان کردوتە ئەم وڵاتە بەداخەوە ژێلێن زۆرینەی زۆری مشتری ئەم لۆتیانەشکێن بریتن لەو خانەوادە بەڕێزانەی کە لەم دوایانە هاتنە بەریتانیا ئەی ناو خانەوادانەی لە سەرەتای ساڵی 2000ەکان هاتنتە ئێرە و ئەو تەجاربانەیان بڕی بەڕاستی بۆ شوێنەدانا تەجاربیشمان هەبوو کۆمەڵێ لۆتی هاتن لەوە پێش هەمویان ڕاونان تازە بە تازە کۆمەڵێ لۆتی و مەلعون و بێدین دێن لێرە مەجلیسیان بۆ گەرمەکەن قاعەیان بۆ دەگرن هۆڵیان بۆ دەگرن چییە وەڵا حەفلەیە کۆبوونەوەیە ئاهەنگە دوایی کاتێک کێشەشی عایلەکانیان بۆ دروست ئەبێ چوار مامەساوە ڕاست بێت مامەساوەرە حەلمان بۆ بکە کێشەکانمان بۆ حەل بکە کاتێک کە دانیشی کێشەکەتان چییە مامەسا دڵم لە ژنەکەم پیسە لەبەرەوەی پیاوێک لێ سەیری کردووە دەی خۆت ئەگەر پیاوبی چۆن ئەچیتە ئەو مەجلیسانەوە دەی خۆت ئەگەر شەرەف و ناموس و کەرامەتت یابی چۆن ئافرەتەکەت خێزانەکەت شەرەف و کەرامەت و ناموسی خۆتە ئەیبێتە ئەو مەجلیسانەوە و ئێستا ئیبداعی کردو بەڕێزەکانم ئێستا حالیەن شۆشن کراوەتەوە نێرگەلەی تیادانراوە مەشروبی تیادانراوە و ڕاقیسەیشی بۆ دێنن لە لەندەنەوە بۆی عایلەکان بڕۆن پەرەی پێ بدەن باشە ئەو ئافرەتەی کاتێک کە دەبینی دەڕواتە حەفلەیەکەوە بە ئەو پەڕی خۆشی جوانی خۆی ڕازاندۆتەوە بەڵام یەشە بۆ مێردەکەی خۆی ناڕانێت بەڵام دێ خۆی ئەڕازێنێتەوە بەو پەڕی جەمادێتەوە بۆ مێردەکەی ئەم قسانم هەر بۆ ئێوە نییە بەڕێزەکانم ئەم قسانم بۆ عامی خەڵکیە لە دەرەوەی ئەمەشۆ لە سۆشیال میدیاوە خەڵک گوێ لێ بێتەوە ئاگاتان لە خێزانەکانتان بێت ناکرێ بەڕاستی ئێمە منداڵ لە دەست بدەین ژن لە دەست بدەین ژیانمان لە دەست بدەین لە بێناوی کۆمەڵێشتی پرۆپۆچە